لا دیدار و کۆبوونەوەیەکدا چین و توێژە جیاوازەکان و بەشێکی زۆری شێخ و سەیدەکانی سنووری دەڤەری ڕاپەڕین پاڵپشتی و پشتیوانی کاندیدی ژمارەسەی لیستی کۆمەڵی دادگەری دکتۆر ئیسماعیل بەرزنجی دەکەن. ئەو کاندیدەی کۆمەڵی دادگەری دەڵێن پشتیوان بەخوا لە ئاستی متمانەی خەڵکدا دەبین و دەسەڵاتی خۆسەپێنی دوو بنەماڵە ڕادەگرن. ئەمڕۆ ئەم خزمانە بنەماڵەکانی ساداتی لۆتەر و نۆڵەچکە و مەنداوە و خزمان و دۆستانی دەڤەری ڕاپەڕین لێرە کۆبوونەتەوە بۆ پاڵپشتی لە بەندە کاندیدی ژمارەسەی لیستی کۆمەڵی دادگەری لەسەر بازنەی سلێمانی. زۆر خۆشحاڵم بە پشتیوانی و پشتگیریان، زۆر مەمنونم، دەستیان خۆش بێ بۆ دەربڕینی هاوسۆزی و پشتگیریان. ئێمەش وەکو کاندیدێک لەسەر لیستی کۆمەڵی دادگەری کە هاتووینەتە مەیدانەکە ئومێدمان وایە کەوا بتوانین دەست بارگر بین بۆ گۆڕینی ئەم بارودۆخەنە هەموارەی کە هەردوو دەسەڵاتی خۆسەپێنی هەردوو زۆنی دەسەڵات 33 ساڵە خۆیان سەپاندوو بەسەر ئەم گەل و وڵاتەیە و ئیدارەیەکی خراپی خەڵکو و هەروەها دەڤەرەکانیان کردووە. ئومێدمان وایە کە پاڵپشتی و دەنگی جەماوەری کوردستان بەدەست بهێنین بۆ ئەوەی ڕایان بگرین، بیان وەستێنین و هەروەها بشیان گۆڕین و دەسەڵاتیان لێوەربگرین. پاڵپشتێکی گەورەیە بۆ من. چین و توێژە جیاوازەکان و شێخ و سەیدەکانی سنوورەکە دەڵێن پاڵپشتی و پشتیوانی کاندیدی بوێر و لێهاتوو دکتۆر ئیسماعیل بەرزنجی دەکەن و با شایستەی دەزانن کە بیکەن بە نوێنەری ڕاستەقینەی خۆیان. وەم پێمان وایە کە ئەو نوێنەرانی ئێستای کۆمەڵی دادگەری کە کاندیدی کردوون بۆ هەڵبژارنەکان جێگای ئومێدن. ئێستا ئێمە لە خزمەت برای بەڕێزمان کە دکتۆر ئیسماعیل دابووین. ئەم پیاوە ئەم پیاوێکی ئەکادیمیە، ئەم پیاوێکە لە ڕووی توانای زانستیەوە توانایەکی بەرزی هەیە و ئومێدمان پێێتی کە ئەم پیاوە ئینشاڵڵا لە داهاتوودا بتوانێت خزمەتێکی گەورە لە پەرلەمانی کوردستان بکە. ئێمە وەکو پشتیوانێک بۆ دکتۆر ئیسماعیل بەرزنجی هەمومان لێرە کۆبووینەوە و ئەو خوانە ڕێکخراوە لە پێناو ئەوەی کە جەنابیان کەسێکی شیاوە بەڕاستی کەسی ئاوا بچێتە پەرلەمان باشە کە یعنی ئینسانێکی هەم لە ڕووی ئەخلاق و هینەوە بڵین هەڵسەنگێنراوە و یانی ئینسانی باشە، هەم لە ڕووی بتوانای زانستی و ئەکادیمیشەوە جەنابیان پرۆفیسۆرە و کەسێکی ناسراوە یعنی لە ناومانە. بە دروشمی ڕایان دەگرین کۆمەڵی دادگەری بە ژمارە 147 بەشداری هەڵبژاردننی ئەم جارە دەکات لە سنووری بازنەی سلێمانی و ئیدارەی ڕاپەڕیندا. ژمارەیەک لە کاندیدی بوێر و ڕاستگۆی هەیە بۆ ئەوەی بیکەن بە نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتیان و بەرگری لە مافەکانیان بکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.